بەڵە بە هەرسلااو لێ بێ دیارە ئەمڕۆ 62مین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەبارەت بە پێگەێنانی لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێکدێنرێت دیارە کۆبوونەوەکە بە بەشداری سەرجەم ئەنتامانی بەڕێوەبەرایەتیەکانی شاری سلێمانیە ئەم کۆبوونەوەی لە ساڵی 2000ەوە ئەنجام نەدراوە دیارە کە ساڵی 2000 لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێکهێنراوە لێستادا بەشێک لە ئەندامەکانی نەماون یاخۆت لەو پۆستەدا نەماون بە شێوەیەکی گشتی پێویستە لە ئێستادا کۆبوونەوەیەکی دیکە بکرێبەوەی کە دیسان ئەو لیژنەیە پێک بهێنرێتەوە دیارە لە ئێستادا لە کاتژمێردەوە کۆبوونەوەکە دەستی پێکردووە و 13 ئەندام ئەمڕۆ هەڵدەبژێرێن بۆ لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە ئەندامەکانیش بەم شێوەیە دەبێت سەرۆکی شارەوانی سلێمانی دەبێتە سەرۆکی ئەنجومەنەکە و بەڕێوەبەری هاتوچۆش دەبێتە جێگری ئەنجومەنەکە و هەروەها ئەندامەکانی تری ئەنجومەنەکەش پێگاتووە لە ئەندامی کشت و کاڵی تێدا دەبێت ئەندامی وەبەرهێنانی سلێمانی و گەشت و گوزار و دەستی ڕۆشنبیری و هەروەها کارەبا و فەرمانگەی ژینگە و تەندروستی و هەروەها تۆماری خانوبەرە و یەکێتی ئەندازاریانی کوردستان و هەروەها ژووری بازرگانی و سندیکای پارێزەرانیشی تێدا دەبێت دیارەم کۆبوونەوەیە لە کاتژمێردەوە دەستی پێکردووە پێدەچێت لە کاتژمێر 11 کۆتایی بە کۆبوونەوەکە بێت و ئەندامانی دەنگ لەسەر هەڵبژاردننی ئەندامانی لیژنەی پارێزگای سلێمانی دەدرێت و لە کاتژمێر 11 پێدەچێت کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بکەن و سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆیان زانیاری زیاتر بخەنە ڕوو بەڵە بەهارە گەڕانەوە لای سپاس بۆ زانیاریەکە.